دوا گفتوگوی ئەمڕۆمان لەسەر بابەتی بەرژەوەندی خوازی و خۆپەرستی مرۆڤە و ڕنگدانەوەی ئەمە لەسەر باری سیاسی و ژیانی کۆمەڵایەتیمان بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکسەرنگ قاسم کە بەڕێزیان مامۆستای زانکۆن لە سۆرانەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. مامۆستا سەرنگ سڵاوت لێبێ، بەیانیت باش. کاریگەری بەرژەوەندی خوازی و خۆتپەرستی مرۆڤ لەسەر ژیانی کۆمەڵایەتی و سیاسی چییە؟ سڵاوتان لێبێت، سوپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاسی کەناڵی کورساتەکەین بۆ ئەم دەرفەتە. بابەتێکی گرنگە، هەم لە ڕووی واتاییەوە بابەتەکە گرنگە، گرنگی خۆی هەیە بۆ ئینسان کاتێک باسی بەرژەوەندخوازی و خودپەرستی و خۆپەسەندی دەکەین و گرنگتریش ئەبێت ئەگەر ڕەبتی بکەین بە ژیانی واقعی ئەمڕۆمان بە تایبەت لە ئەمڕۆی کوردستان کە دەبینین ینی تاچی کوردی کۆمەڵگەی کوردی جۆرێک لە هەنگاونان بەرەو بەرژەوەندخوازی خۆپەرستی خۆپەسەندی لەلایەن تاکەکانی تێدا بەرجەستە بووە و هەستی پێ ئەکرێ. یعنی خۆپەرستی زیاتر ینی خۆپەرستی و خۆپەسەندی و بەرژەوەندخوازی زیاتر بەو کەسانە دەگوترێت کە وێنای زۆربەی شتەکان وێنای هەموو ئەو شتانە ئەکەن کە لە چوارچەوەی بەرژەوەندیەکاندا خۆی دەبینێتەوە، لە چارچەوەی بەرژەوەندیە کەسیەکانیاندا دەیبینن. بە ئینگلیزی پێی دەڵێن سەلفشنس یان لە ڕۆژانەسیەکەی پێی دەڵێن ئێگۆیزم. لە سەرچاوە جیهانیەکان وا پێناسە دەکرێت دەڵێ کەسی بەرژەوەندخواز، کەسی خۆپەسەند، کەسی خۆپەرست هەمیشە نرخ دەداتە ئەو شتانەی کە ڕاستەخۆ پەیوەندی بە حەزەکانی کەسەکەوە هەیە، ڕاستەخۆ پەیوەندی بە بەرژەوەندیەکانی کەسەوەکەوە هەیە. بە پێچەوانەوە هەر شتێک پێچەوانە بوو لەگەڵ بەرژەوەندیەکانی کەسەکە، لەگەڵ حەزەکانی کەسەکە ئەو شتە وەکو بڵێ ڕوبەڕووی دەبنەوە، بەرپەرچی دەبنەوە، نرخی پێنادەن، بە گرنگەوە سەیری ناکەن. ئەم دەردا لە لای زۆرێک لە تاکەکان لە کۆمەڵگە جیاجیەکانی جیهاندا هەیە و هەر کۆمەڵگایەکیش ئەم تاکە خۆپەرستانە ئەو بەرژەوەند خوازانی زۆر تێدا بوو، ئەو کۆمەڵگایش بە کۆمەڵێک دەرد و کێشەوە ئەناڵێنیت وە کۆمەڵێک ڕەهەندی هەیە مەسەلەی بەرژەوەندخوازی، ڕەهەندی تاکە کەسی هەیە، پەیوەندی کەسەکە لەگەڵ خۆی لەگەڵ دەوروبەری خۆی، چۆنێتی هەڵسو کەوتکردنی، ئاستی مەحبوبیەتی کەسەکە لە نێو کۆمەلگا و هەروەها ڕەهەندی کۆمەڵایەتیشی هەیە. ئایا بەرژەوەندخوازی کاتێک لە کۆمەلگایەکدا زۆر دەبێت پەرەدەسێنێ ئەم کۆمەلگایە کۆمەڵێک گرفت و کێشەی تێدا دروستە بن، کۆمەڵێک قەیرانی تێدا دروستە بن و هەروەها ڕەوەندی سیاسیشی هەیە کە بەڕای بەندە خراپترین ڕەهەندی پرسی بەرژەوەندخوازی و خۆپەرستی سەرکردە سیاسیەکان کاتێک سەر هەڵەدا کاتێک زیادە بێت بەڕاستی ئەمە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی تاک و خێزان و کۆمەلگەوە هەیە. باشە، ئەوەی ئێستا تێبینی ئەکرێت ئەمە گەر بە دیاردە نایبین بەرژەوەندی خوازی لای تاکەکانی کورد لە نێو کۆمەڵگەی کوردیدا هەیە بەڵام ئایا بووە بە دیاردەیەکی ئەندە زەق و باوکە کار بکاتە سەر باری کۆمەڵایەتی و سیاسی؟ خۆی سێ هۆکار هەیە کە دەکرێت بڵێن لە کۆمەڵگەی کوردی تاکەکانی کۆمەڵگەی کوردی طبعا لە کەسێکە بۆ کەسێک دەگۆڕێ. ئێمە هەمووکو کۆمەڵگەی کوردستانی کۆمەڵگەیەکی خاوەندابوو نەریتی جوانین، کۆمەڵێک ئیزابیاتی زۆر باشمان هەیە، دەتوانین بن لەگەڵ کۆمەلگاکانی تری جیهان کۆمەڵگەی کوردەواری لایەزال کۆمەڵگەیەکی هاو ئاهەنگە، بەڵام دەشکرێ یعنی جورئەت بکەین ئەوە بڵین کە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێستای کوردەواری بەهۆی چەند هۆکارێکەوە کەسی خۆپەرست، حزبی خۆپەرست، ئایدۆلۆجیای وەکو بڵێ چوارچێوە داخرا و ئینترۆڤرت یعنی وەکو بڵێن داخرا و لە ڕووی فکریەوە لەنێو کۆمەڵگەی کوردی زۆر بەڕوونی وازەحن. هۆکارەکانیش بەڕای من بۆ سێ هۆکار دەگەڕێتەوە. هۆکارێکیان پەیوەندی بە ڕابردووەوە هەیە، هۆکارێکیان لە ئێستادا دەکرێت بەرجەستە بکرێت، هۆکارێکیش هەر پەیوەندی بە سیستەمی سیاسیەوە. ئەمە لە ڕووی لە مێژوو لە ماوەی چەندەیە ڕابردوو کۆمەڵگەی کوردی هەمیشە لە نێو قەیراندا ژیاوە، لەگەڵ کێشەدا ژیاوە، کۆمەڵگەیەکی ناسەقامگیر بووین لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی. هەمیشە کۆمەڵگەی کوردی بە زۆرێک لە زۆرەکان یان لە نێو خۆیان لەگەڵ دەرەوەی خۆی لە شەڕدا بووە، لە ململانێدا بووە. ئەمە وای کردووە بەڕاستی تاکەکانی کورد هەمیشە لە حاڵەتێکی دەرونی ناسەقامگیردا بژین. کەسێکیش کە لە ڕووی دەرونیەوە سەقامگیر نەبوو هەموو هەوڵێک ئەدا بۆ ئەوەی بەرەو سەقامگیری بڕوا، بەرەو خۆشببختی دەرونی خۆی بڕوا، لە ژیاندا بەختەوەربی. زۆر ئەو کەسە لە پێناو ئەوەی کە زۆر عەزیەت دراوە، زۆر تووشی تەنگ و چەڵەمە بووە،
کۆمەلگا زۆر تووشی تەنگ و چەڵەمە و قەیرانی سیاسی و فکری و کۆمەڵایەتی ڕوبەڕووبوونەوەی زۆر بووە ناسار وایە دەبێتە کەسێک یاخود کۆمەلگەیەکی بەرژەوەند خواست خۆپەسەند یەشیشی دەر لە هۆکارەکان ئەوەیەکە لە ماوەی چەندەیە ڕابردوو کۆمەلگەی کوردی کراوە بەڕووی جیهاندا بەهۆی تەکنۆلۆژیا بەهۆی سۆشیال میدیا دیارەکە کۆمەلگاکانی جیهان لەگەڵ ئەوەی کە ینی هەر کۆمەلگای کۆمەڵک تایبەتمەندی باشەی خۆی هەیە بەڵام کۆمەڵک سیفاتی کۆمەڵک تایبەتمەندی تێدا هەیە کە پێگوترێ بەرژەوەندخوازی تا کەسی بە تایبەت کۆمەلگای ئەوروپیەک لەو گرفتانەی کە هەیەی سەرباری پێشکەوتنەکانی خۆی سەرباری ئەو عەدالەتە و ئەو ڕەفاهیەتەی کە لەوێ هەیە ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیایی کە لەوێ هەیە جۆرێک لە بەرژەوەندخوازی و جۆرێک لە خۆپەسەندی لەو کۆمەلگانەدا بەدیەکرێ کاتێک لە سۆشیال میدیا یعنی تاچی کوردی بەرکەوتەی ڕۆژانەی لەگەڵ کۆمەلگە زیادزیەکانی جیهاندا هەیە حتمما کاریگەر ئەبێت بەو دابوونەریتانە بەو هەڵسوکەوتانە بەو سیفاتانە کە خۆ گرنجیدانە بە خۆت تایبەت من یعنی خۆدیتنەوەیە لە نێو بەرژەوەندیەکانی خۆت دامانە کاریگەری خۆی هەیە و هەروەها ئەوەی کە لە هەمویان گرنگتر بەڕاستی دەسەڵاتی سیاسی سیستەمی حکومڕانی پەیوەندی ڕاستە و خۆی هەیە بەوەی کە تاکێک دروست بکە کە ئەو تاکە بەرژەوەندخوازە تاکێک دروست بکە ئەو تاکە خۆپەرستە خۆپەسەندە چونکە وەختێکە لە دەسەڵاتی سیاسی ناعەدالەتی هەبوو زوڵم زۆرەبی کە زوڵم زۆر بوو ئینسان کاتێک کە ئەبینی زوڵمی لێ ئەکرێ کە بینی ستەمی لێ ئەکرێ هەوڵەدا ئەوش بیر لە خۆی بکاتەوە و ڕوحێکی ئینتقامی بۆ دروستەبی هەمیشە ئەو کەسانی کە ڕوحی ئینتقامیان هەن کەسانی خۆپەرستن بەرژەوەندەکانی خۆیان لەبەرچاوەگرن چونکە لە کۆمەڵگەیەکدا ئەژین یعنی دەبەرەوەی دەسەڵاتی سیاسی سیستەمی سیاسی وای کردووە لە نێو کۆمەلگەدا پێکدادان لە نێو چین و توێژ و تاخمەکان دروست بکات طبقاتی ئیجتماعی دروستەکە دەسەڵاتی نادادگەر من ناتوان بڵێم دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان 100% لە زوڵما ناعەدالەتی تێدایە بەڵام هەمومان ئەزانین کە حیزبایەتی لە هەرێمی کوردستان لە بەجیاتی ئەوەی بۆ بەرژەوەندی گشتی هاوڵاتیان بێت لە خزمەتی خەڵکدا بێت کەم تا زۆر حزبەکان هەوڵەدەن خەڵک لە بەرژەوەندی خۆیان بەکاربێنن ئەمەش طبقاتی اجتماعی دروستەکە و پێکدادان دروستەبی کاتێک پێکدادان دروستەبی کە دەڵم مەبەستم پێکدادان مەبەستمان پێکدادانی چەکداری نییە پێکدادانی فکریە ئایدۆلۆژیە دەرونیە کۆمەڵایەتیە وا ئەکا ئینسانەکان هەمیشە بیر لە بەرژەوەندیەکانی خۆیان و بەرژەوەندی ئایدۆلۆژی و حزبیەکانی خۆیان بکەنەوە هەروەها ینی لە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە دوور نییە لە گەندەڵی کاتێن گەندەڵی هەبوو فەساد هەبوو لە ڕووی ئیداری لە ڕووی دارایی لە ڕووی کۆمەڵایەتی بۆ منە واستە و واستەکاری هەیە کەسێک هەموو ئیشەکانی مەشیە و دەڕوا و کێشەی نییە کەسێکیش تریش لەبەرەوەی کەسی دەستڕۆیشتووی لە پشتنیە ئیشەکانی ناڕوا گرفتی بۆ دروستەبی ئەو شتانە هەمووی کاریگەری لەسەر حاڵەتی دەرونی ئینسان دروستەکە وا دەکە ئەو ئینسانە دوازار بڵێت مادەم ئەو بۆ خۆی وادەکە منیش هەوڵەدەم وا بکەم ینی بەداخەوە ئێستا توانین دیاردێک بۆ نمونە باز بکەین کەسێک ئەگەر ئیشیشی لە دایرەیەکە بی یەکەم شت بیر لەوە ئەکاتەوە شێ لەوێ هەیە تا واستەیەکم بووکە کارەکەم بە زووی بڕوە یعنی ئەو نمونێکی سادەیە لەسەرەوە کە ئینسان هەمیشە بیر لە بەرژەوەندی خۆی ئەکاتەوە طبعاً لێرێمە وەکو بڵێ جیاکاریەک بکەین بەراوردکاری بکەین سێ حاڵەتمان هەیە حاڵەتی خەجوولی یاخود گرنگی نەدان بەخۆ هەیە کەمە حاڵەتێکی خراپە لە بەرچاو نەگرتنی بەرژەوەندیەکانی خۆ هەیە و حاڵەتێکیش لە بەرامبەر ئەوە هەیە کە ئەویش خراپە ئەویش بریتێ لەوەی کە هەموو شتێک ئەبەستێتەوە بە بەرژەوەندیەکانی خۆی ئەم دوانە هەردووچی خراپن بەڵام وەکو ئینگلیز دەڵن سێلف ئیستیم ڕێزگرتن لە خۆت تۆ بەرژەوەندیەکانی خۆت لە بەرچاوەگری حەزەکانی خۆت لە بەرچاوەگری ئارەزوەکانی خۆت لە بەرچاوەگری و گرنجیان پێدەی و هەوڵەدەی بۆ بەدەستهێنانیان بەڵام لەسەر حیسابی ئەوانی دیکەدان لە پێناو لەسەر حیسابی پێشێلکردنی مافی ئەوانی دیکەنا یعنی ئینسانێک کە ئینسانێکی تەندروستە حەز و ئارەزوەکانی خۆی و بەرژەوەندیەکانی خۆی لە بەرچاوەگری بەڵام وەک پێغمبەری ئیسلامە فەرمی لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه یعنی ئینسانی ئیماندار بۆ خۆی چی پێخۆشە بۆ خەڵکی تریشی پێخۆشە ئینسانی بەرژەوەند خواز هەمیشە لەسەر فەشەلی ئەوانی دیکە ئەژی هەمیشە لەسەر شکاندنی ئەوانی دیکە ئەژی بۆی خۆی بەرەو پێش بڕوە حەز بە فەشەلی ئەوانی دیکە کە تا خۆی بەسەرکەوتوو هەژمار بکرێ بەڵام ئینسانێک کە ڕێز لە خۆی بگرێ ڕێز لە بەرژەوەندیەکان و حەزەکانی خۆی بگرێ هەوڵەدا بگاتە حەزەکانی خۆی بەرژەوەندیەکانی خۆی لە هەمان کاتدا بڵێ دڵخۆشە بە سەرکەوتنی ئەوانی دیکەش بە حەزەکانی ئەوانی دیکەش کاک سەرنگ چەندە کۆمەڵگەی ئێمە هەر کۆمەڵگەی شەرقی بە گشتی و هەرێمی کوردستان کۆمەڵی ئێمە بە تایبەت ینی ناوەندێکی شیاوە بۆ گەشەکردن بەم بیرە بیری بەرژەوەندخوازی بیری خودپەرستی بیری ئەوەی کە خۆم بە شێوانی تریشە خۆم ینی چەندە گەشە بەم بیرادا واکە کە تاکەکان وا بیر بکەنەوە وا مامەڵە بکەن
کۆنفۆشیۆس قسەیەکی جوانی هەیە دەڵێ کاتێک دەسەڵاتی سیاسی خۆی دەسەڵاتێکی نادادگەر بوو، دەسەڵاتێکی زاڵم بوو، دەسەڵاتێکی خراپ بوو، فەسادی تێدا زۆر بوو، ئۆتۆماتیکیان ئەم فەسادا دێتەوە خوار بوونێ و طبق یعنی بەڵێ ئەگەڕێنەوە لای کێک سەرنج قاسم فەرموو بەڵێ دەنگم ئەبیستن بەڵێ ئێستا دەنگە زۆر باشە ئەگەر لە وەڵامی پرسیارەکەمەوە دەست پێ بکەیتەوە چونکە ئەو چەند سرکەی گوێمان لێ نەبوو فەرموو زۆر باشە کۆنفۆشیۆس قسەیەکی هەیە دەڵێ کاتێک دەسەڵاتی سیاسی دەسەڵاتێکی گەندەڵ بێت فەسادی تێدا زۆر بێ ئەم فەساد و گەندەڵیە دێتە خوار بۆ نێو کۆمەلگا بۆ نێو خێزان بۆ ئاستی تاک ئەمانیش یعنی وەکو دەسەڵات چۆن دەسەڵات بیر لە خۆی کاتەوە سیاسیەکان دەیانەوێت لە پێناو بەرژەوەندیە کەسی و حزبیەکانی خۆیان هەنگاو بنێن خەڵک بەکاربێنن شت بکەن بە هەمان شێوە تاکەکانیش بیر لەواکەرە ئەوانیش بەرژەوەند خوازن بەڵام دەڵێت تاک و کۆمەلگە و خێزان ناتوانێت جورئەت بکە بەرژەوەند خواز بێ مافی ئەوانی دی پێشێل بکە ئەگەر دەسەڵاتەکە دەسەڵاتێکی دادگەر و سیستەماتیک بوو ئەم قسەی کۆنفۆشیۆس لە کۆمەلگەی ئێمەی کوردستانی ینی زۆر گرنگە ئێمە وەکو دەرسێک دەرسی لێوە بگرین بەڕاستی یەکێک لە هۆکارە هەرە ئەساسیەکان کە دەتوانێت کۆمەلگەی کوردی لە هەستی بەرژەوەند خوازی لە هەستی خۆپەسەندی دوور بخاتەوە وا بکات تاکەکان بەرژەوەند خواز نەبن دەبێت دەسەڵاتی سیاسی دەسەڵاتێکی دادگەر بێت بۆ هەمووان بێت نابێ هەندێک گەنی و هەندێک خەنی بن نابێ هەندێک هەرچی بیانەوێت بەدەستیان بێت بەڵام هەندێکیش هەندی هەوڵ بدەن نەتوانن شت دابین بکەن گەنجێک لە وڵاتە کاتێک گەورە ئەبیت دێتە ناو ژیان زانکۆ تەواوەکە دەیەوێت زەواز بکە دەیەوێت خێزان پێکبینی دەیەوێت کاسبیەک بکە بەڵام ناتوانێت خێزان پێکبینی ناتوانێت کارێک دەست بخات لەلایەن حکوومەتەوە مەسەلەن کار ئاسانی بۆ ناکرێت لە کەرتی تایبەت لە کەرتی گشتی یعنی ئەوانە وای لێکە تووشی حاڵەتێکی دەرونی ئەبی ئیتر هەوڵەدا بۆ دابینکردنی پێداویستەکانی ژیانی هەموو ڕێگاجی شەرعی و ناشەرعی بگرێتە بەر ئەمە خۆی لە خۆیدا کەسێک دروستەکە کەسێکی حاقیدە کەسێکی کیناویە کەسێکە بە دوای بەرژەوەندیەکانی خۆیدا ئەگەر بیر لە بەرژەوەندی کەسانی دیکە ناکەتەوە هەوڵەدا بگەتە حەزە کەسیەکانی خۆی بەرژەوەندیەکانی خۆی بەگرتنەبەری هەر ڕێگای بێت ئەم ڕێگای یاسایی بێ نایاسایی بێ ئەخلاقی بێ ناخلاقی بێ مەشروع بێ نامەشروع بێ یعنی زۆر زار ئینسان کاتێک تووشی زەختی دەرونی ئەبی فشاری دەرونی دێتە سەر تاچی کوردی کە لەم حاڵەتەدا ئەژی وای لێ دێ بەڕاستی دەست بۆ زۆر شت ئەبا یعنی ئەمە زیانەکانی بەرژەوەند خوازی ئەگەر باز بکەین لە ئاستی تاک لە ئاستی کۆمەلگا لە ئاستی دەسەڵاتی سیاسی بۆ نمونە کەسی بەرژەوەند خواز کەسێکە دڵسۆزی ئەوانە دیکە لە دەستەدا کەسێک نییە محبوب بێت لای خەڵکی کەسی خۆپەرست هەمیشە لە ململانێدا ئەژی لەگەڵ دەوروبەری خۆی لەبەرەوەی هەمیشە لە پێناو بەرژەوەندیەکانی خۆی خەڵکی عەزیەت داوە دەوروبەری خۆی ئازار داوە دەیەوێت لەسەر فەشەری خەڵکی دیکە بگاتە ئامانجەکانی خۆی کەسی بەرژەوەند خواز کەسی خۆپەرست یعنی هەمیشە بەبێ متمانە ئەژی متمانەی بەوانی دیکە نییە بۆ نمونە مەسەلەن هەندێک زیانی بەرژەوەند خوازی لە ئاستی کۆمەڵگە گەر باسی پێوە بکەین یعنی پێکەوە ژیانی کۆمەڵایەتی ناهێڵێت ئەها لە ڕابردوو باو باپیران کاتێک هەرەوەزیەکیان هەبوو لە لادەیەک لە گوندێک لە ئاواییەک خەڵک هەمووی بەیەکەوە ئەمڕۆ دەچوە هەڵمەتی گەنم دورینی فلان ماڵ و ڕۆژی بەیانی هەمان ئەو خەڵکە دەچوە ماڵێکی تر بۆ وەکو بڵێ گەنم دورینی هەمان ئەو ماڵیانی کاری هەرەوەزی هەبوو هاوکاری هەبوو بەڵام دوای ئەوەی کە بەرژەوەندیەکان وای لێ کرد یعنی ژیانی سیاسی ژیانی کۆمەڵایەتی سەختی لە تێدا دروست بوو زەحمەتی تێدا دروست بوو ڕوبەڕووی قەیرانی یەک لە دوای یەک بووەوە خەڵک لە گوندەکان هاتە شارەکان خەڵکی شار زیاتر خەڵکی بەرژەوەند خوازە ها لە پێشتر ئاماژەم پێدا تەکنۆلۆژیا کۆمەڵگەی کوردی بەڕووی جیهاندا کردەوە بەداخەوە ئەمەوێت لێرە یەک شت بڵێم یعنی ڕۆشنبیرەکانمان ئەکادمیەکانمان کەسەوریا و وەکو بڵێ خوێندەوارەکانمان نەیانتوانی پێشکەوتنە هەرە گەورە و پێشکەوتنە بەرچاوەکانی وڵاتانی دنیا بگوازنەوە بۆنەی کۆمەڵگەی کوردستانی لە بڕی ئەوە بۆ نمونە بڵین مەسەلەن باسی جێندەرە دەیانەوەی پێکدادان دروست بکەن لەبەرەوەی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی ئەخلاقیە خاوەندا بوو نەریتی کوردەواری خۆیەتی ناتوانانی جێندەر قبولکە جێندەر بۆ مەفهومەی کە بە ئاشکرێتەوە لەسەر کەناڵێک باسی ئەوە بکەی کە کچ و کەس دەکرێت لە ڕووی جنسی کۆ ببنەوە کوڕ و کوڕ دەکرێت لە ڕووی جنسی کۆ ببنەوە ئەوە خۆی لە خۆی دەواکە مسلمانێک عقدەی لۆ دروست ببێ بەرامبەر خەڵکێک کە ئەم بانگەشەیە دروستەکە ڕاستە سپاس بەڕێز سەرنج قاسم مامۆسای زانکۆ زۆر سپاس کە لە سۆرانەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت